دەستدرێژی بۆ سەر منداڵان و مێرمنداڵان لە هەرێمی کوردستان خەریکە لە حاڵەتەوە دەبێتە دیاردا. چاڵەکانی بواری منداڵ هۆشداری دەدەن ئەگەر بکەرانێم تاوانانە بە سە یاسای خۆیان نەگەێنرێن ئەوە ڕەنگە ژمارەیەکی زیاتر لەم حاڵەتانە تۆمار بکرێت. هەواڵێکی ناخەژێنمان بیست ئەویش دەستدرێژکردبوونە سەر منداڵێکی تەمەەن 10 ساڵان لەلایەن چەند کەسێکشەوە بەداخەوە ئەم حاڵەتانە لە پێشوش حاڵەتێکی وا ڕوویدا ئەم حاڵەتە ئەمە ئەوەی پێشوو دەماویست چارەسەری بکەین بەڵام ڕێکارە یاساییەکانی پێشوو شوێنی خۆی نەگرت و تاوانبارەکانیش ئازاد بوون بۆیە دووبارەکە و حاڵەتە ڕوویدایەوە ئێمە هەڵوەستەکی زۆر وەکو بڵێم لەسەر دەکەین هیچ زۆرە پێشێلکاریەک بەرامبەر بە منداڵ نەکرێت چونکو ئەمە پێشێلکاریەکی زۆر گەورەیە بە تایبەتی دەکەوێتە حاڵەتی دەرونی دەستدرێژیکردنی سەر منداڵێک ئەم حاڵەتە دەرونیە لەگەری دەمینێتەوە بۆ ئەم منداڵە بە درێژایی تەمەنی ئەم منداڵە ئەگەر ڕانەهێنرێتەوە مامەڵەیەکی تەندروست لەگەر ئەم منداڵە نەکرێ بەداخەوە قوربانیەکە بە درێژایی تەمەنی ئەمە ئازار دەچێژی بەهۆی ئەو تاوانەی کە بەرامبەری کراوە. لای خۆیەوە بەرپرسێکی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان دەڵێت باروزروفێک تێکەوتوین دەبێت دایک و باوک زیاتر لە جاران ئاگاداری منداڵەکانیان بن دەربارەی کۆتا ڕووداوی دەستدرێژی بۆ سەر منداڵان کە دەستدرێژی بوو بۆ سەر کچێکی تەمەن 10 ساڵان هەمان سەرچاوە دەڵێت ئەوان وەک ڕێکخراوێکی بواری منداڵپارێزی پارێزەری تایبەتیان بۆ ئەم کەیسە دابین کردووە. ئێمە خزمەتگوزاری دەرونی کۆمەڵایەتیمان پێشکەشکردوون هەروەها پارێزەریشمان بۆ دابین کردو بۆی لە دادگا ببێتە داکۆچیکاری مافی منداڵ. بێگومان بەرپرسیارەتی پاراستنی منداڵ بە دەرەجەیەک دەکەوێتە سەر دایک و باوکان اینجا دام و دەستگا کۆمەڵایەتی و حکومیەکان و اینجا کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی چونکە منداڵ پێویستی بە پاراستنە. ئەوەیە کە ئەمە دەمانەوێت ئاماژەی پێ بدەین ئەوەیە کە دایک و باوکان زیاتر چاوکراوەتر بن لە چاودێریکردنی منداڵەکانین بە مەبەستی پاراستنیان لە هەموو جۆرەکانی تونند و تیژی و زیاتر کاتی خۆیان تەرخام بکەن بۆ منداڵەکانیان منداڵ توانای حکومزاتی نییە بۆیە بەرپرسیارەتی گەورەکانە کە هەمیشە لە خەمیەوەدا من کە منداڵەکانی خۆمان بپارێزین. ئەوەی تێبینی دەکرێت ڕۆژ بە ڕۆژ زەمینەی تاوانکاری لە هەرێمی کوردستان فراوانتر دەبێت تا ئەو ڕاددەی شێواز و زۆری تاوانەکانیش گۆڕانکاریان بەسەردادێت و سامناکتر و قێزەوەنتر بوون. بۆ ڕێگریش لە فراوانبوونی بازنەی تاوان داوا دەکرێت تاوانباران سزای توند بدرێن و ناسنامەیان ئاشکرا بکرێت نەک بە پێچەوانەوە تاوانەکانیان بۆ پەردەپۆش بکرێت و بە کۆمەڵێک بەهانەی نالۆژیکی لە دەستی یاسا و سزا دەرباز بکرێن. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.